بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوی خواتان لێبێت بەڕێزان ئەم شەو دووری لە سیاست باز لە کار و پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین دەکەین کە بەتایبەت لە ساڵی ڕابردوودا کار و پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین با هاوکاری خوێرخوازان باسێکی زۆر بەرز بۆتەوە بە دووقاتی بڵێ نزیکەی دووقاتی ساڵی 2022 و باز لە کار و پرۆژەکانیان بۆ ساڵی 2024 و پرۆژانش کە پێشکەشی دەکەن ئامان چییە و زیاتر لە ساڵی 2023 زیاتر لە 7 ملیار دینار کاری خێرخوازی ئەنجام دراوە ئەم داهاتیان چۆن دەستکەوتووە لەگەڵ بەڕێز شێخ فەخرەدین قادر بەرپرسی دەستگای خێرخوازی بەخشین سەرم پرسیارەکەی کاک شێخ بەخێربن سوپاسیامە دەبوون سپاس دەکەین ئەگەر سەرەتا لە قەبارە گەورەکەەوە دەست پێ بکەین 2023 ساڵی ڕابردوو دوای لەسەر 2024 قسە دەکەین چەند بووە تەواوی کار خێرخوازیەکان چەند پرۆژە بۆ بەگشتی و قەبارەی کارە خێرخوازیەکانیش بەناوی خوای گەورە میهرەبان سپاس و ستایش بۆ خوای گەورە میهرەبان درود و سڵاوی گیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لێرەوە دوعا و پاڕانەوە هەیە بۆ سەرجەم ئەو خێرخوازانەی کە خوا پاداشتی خێریان باتەوە بە هاوکارە داراییەکانیان بەدەست و دڵی میهرەبانیان توانیان خەرمانی دەستگای خێرخوازی بەخشین زۆر گەورە و فراوان بکەن و لە ڕێگەی ئێمەوە تواندا هاوکاری هەزاران هەزار خەڵک دەیان هەزار خەڵکی هەژار و لێ قەوماوە بکرێت لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە خوا پاداشتیان باتوە زۆر سپاستان دەکەین خێرخوازانی کوردستان و لە دەرەوەی کوردستان لە دەرەوەی هەرێمی کوردستان کوردانی تاراوگە لە هەموو لایەک و جێگەی خۆیەتی هەلێرەشەوە مادەم باسی خەرمانی ساڵی 2023 دەکەین و کە تێپەڕیوە خوا لێمان قبوڵ کا داواکارم لە خوا لێ قبوڵ کردبین و لێرەشەوە زۆر سپاسی سەرجەم برایان مەکەم لە ستافی دەستگای خێرخوازی بەخشین و لە ئەندامان و کارمەندان و لە بەرپرسی نووسینگەکانمان نوێنەرایەتیەکانمان لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دوای تەوفیقی خوا دوای تەوفیق و پشتیوانی خوا سبحانه وتعالى هاوکاری ئەو خێرخوازانەیە وای کردووە دەستگای خێرخوازی بەخشین بتوانێ ئەم کاروانە گەورە بەرەو بەهەشت بەڕێ بکات چکە من پێمان وایە کاری خێرخوازی کاروانی بەرەو بەهەشت بەڕێکردنە بەدەستهێنانی بەهەشتە بەدەستهێنانی ئەجر و پاداشتی گەورەیە و وەلابردنی بەڵاو ناخۆشیەکانە لە دنیاە بۆیە زۆر سپاسی سەرجەم ئەو برایانەش مەکەم لە ستاف و ئەندامانی دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەکان و نوێنەرایەتیەکان من لە شار و شارۆچکەکان و هەر لێرەشەوە لە کۆتایی ئەو ساڵ و سەرەتای ساڵی تازەیە زۆر داوای لێبردنم هەیە لە هەر هەژارێک ئەگەر ئێمە نەمانتوانی بێ وەکو پێویست خزمەتی بکەین ئەومەمان لە بەردەساوە کە خزمەتمان کردووە وە سپاس بۆ خوا خزمەتێکی باشیش کراوە بەڵام خۆ ئەگەر دەوڵەمەنە دڵ میهرەبان و دەست میهرەبانەکان زیاتر بەدەممانەوە بێن ئەم ئەتوانین ڕێژەی خزمەتەکانمان زۆر زۆرتر بکەین چۆن لە 2022 ڕێژەیەک بووە ژمارەیەک بووە لە 23 هەڵک شاو بوو بە دووەندە لێرەوە جێگەی خۆیەتی ئەمە دووبارە بکەمەوە ئێمە لە ساڵی 2023 کاک حەکیمی برا بە پلان و بەرنمەیەکی تۆکمەوە دەستمان بە ساڵی کاری خێرخوازیمان کرد وە کۆمەڵێکی زۆر پرۆژەمان بڕیاردا و لە ناو پرۆژەکانمانە پلان ئەی و پلان بی ئەوانەمان بۆ دانا بۆ ئەوەی بالفعل کە بە بەرنامێکی جوانەوە بتوانین ئەو پلانی دامان ناوە بۆ کاری خێرخوازیمان لە ساڵی 2023 جێبەجێ بکەین و جگە لە پلانی خۆمان کە هەمان بووە حاڵەتی تری هاتۆتە پێشەوە کە پرۆژەی تازە بوون هاتوونەتە پێشەوە بە نمونە لافاوەکەی هەولێر هاتە پێشەوە کە کەمپینێکمان بۆ کرد و هاوکارێکی زۆر گەوری هەژاران بوو زەمین لەرزەکەی هەردوو کوردستانی تورکیا و سووریا بوو کە کەمپینێکمان کرد و زۆر کارێکی گەورە و ناوازە کرا واتە شتی ئانیش هاتبووە پێشەوە کە ئێمە لە پلانمان نەبوو ئەوانە بەڵام کاتۆتە پێشەوە زۆر بە وردی کارمان لەسەر کردو توانیوانە خزمەتێکی گەورەی یا بکەین جەنگە تیرۆریستیە ئڕهابیەکەی دەسەڵاتی زایۆنی بەرامبەر بە مسلمانانی غەزە و کەتی غەزە هاتە پێشەوە کە ئەمە کەمپینێکی زۆر گەورەمان تیا کرد کە ئەوەش خۆی بۆ خۆی جارێکی تر پرۆژەکانی ئێمە مەساحە و فراوانی پرۆژەکانی ئێمە گەورەتر دەرکەوت و خەڵکی ئیسجابێکی باشتر باشەگەر هاوکارانمان ئەو گرافیکی قەبارەی ساڵی 2023 کە ساڵێکی پڕ بەرەکەت بوو بۆ دەستگای خێرخوازی بەخشین و بۆ هاوکارێکی نێژان کۆی قەبارەکە ئەگەر بچین بە کۆی قەبارەی دەستگای خێرخوازی بەخشین دوایی قسە لەسەر کۆی چالاکیەکانیش دەکەین ئەگەر کاک عەبدولخالق بخەیتە کۆی قەبارەکە بەڵێ دەرەکە کشەوە بڵێن وردەکاریەکەیەتی ئەوەی کە ئێستا دەیبینین بەس کۆی قەبارەی 2023
بەڵێ 2023 کە زیاتر لە 7 ملیارە وایە زیاتر لە 7 ملیار و 779 میلیۆن و کەسرێک بەڵێ کە ئەگەر بە دۆلار بشکێنینەوە لە ئێستا نزیکی 5 میلیۆن دۆلارەکە سپاس بۆخوا بەڵێ ئەوە کۆی قەبارەی بڵین لە 5 ساڵی ڕابردووە 40 میلیار دۆلار 40 میلیار دینار کە قەبارێکی زۆر گەورەیە ئەوە 13 ساڵی خزمەتی خەرمانی بەخشینە باش 2023 کاک عەبدولخالق کاروچالایکەن 2023 کۆی گشتیەکە بەڵێ ئەگەر کۆی گشتەکە ببینی بەڵێ ئەمەش ئاماری بەراوردەکەیە بە هۆکاری چی ئێستا بۆنم لە 2022 4 میلیار و 81 میلیۆن بەڵام لە 2023 خەبارەکەی تقریبان دوو هێندەیە 7 میلیار و 779 میلیۆن دینار بووە هۆکارەکە چیە پێیوەستە بە چی کە ئەوەندە زیادی کردووە لە ڕاستیە ئیستیجابەی خێرخوازانە بەدەمەوە هاتنی خێرخوازانە بۆ پرۆژەکانی ئێمە و پیشاندان و بەدەمەوەچوونی ئێمەیە بۆ پرۆژە خێرخوازیەکان بۆ هاوکاری ئەو 90 پرۆژانی کە هەمان بۆ ڕامان گەیاندووە و لە لای بەڕێزیشتان حتمن ڕاگەیەنراوەیان ڕادەگەیەندرێ بانگەوازی ئێمە بانگەشەی ئێمە داواکاریەکانی ئێمە و بەدەمەوە هاتنی گەرمی خێرخوازان کە جێگای خۆیەتی هەڵوێستەیەک لەسەر 2023 بکەم لە ساڵ 2023 حکوومەتی هەرێمی کوردستان بەو هەموو داهاتی نەوتی و نانەوتیەوە بۆ هەموو قەرزانەی کە وەریەگرێت لە حکوومەتی ناوەندیەوە پارانی کە وەریەگرێت و بۆیان دێت لە حکوومەتی ناوەندیەوە موچەخۆرانی خۆی ناتوانێت 3 مانگن پێ بدا هەژارێکی زۆر پشکێن لە ساڵی 2023 هەبوو ساڵی 23 ساڵێکی فەقیری پشکێن بوو بۆ هەرێمی کوردستان بەڕاستی بۆ فەرمانبەران بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان بەڵام ئێمە سپاس بۆخوا گڕوتینێکمان لە بەخشینا دروست کرد ئەمانە هەمووی دوای تۆفیقی خوایە دوای پشتیوانی کۆمەکی خوایە گڕوتینێکمان دروست کرد نووسینگەکانمان لە شار و شارۆچکەکانە و ئێمە لە دەستگا سەرەکیەکان لە هەولێر و لە سلێمانیە کارێکی وامان کرد کە سپاس بۆخوا شتێک بێتە پێشەوە کە زۆر جێگای دڵخۆشی بێ زۆر جێگای دڵخۆشی بێت لە ڕێکخراوێک لە هەرێمی کوردستانە بتوانێت لە ماوەی ساڵێکە 7 میلیار و 779 میلیۆن و کەسرێک هاوکاری هەژاران کاپارە لە خێرخوازان وەربگرێ و هاوکاری هەژاران کاک حەکیم منەوە یەک پێیان بگێنم لەم کاری خێرخوازیە کە هەمووی سپاسی خواکەین و فەزڵی خوایە هەمووی ئەمە چەند بارەیەکەمەوە یەکشت بڵێم کاری خێرخوازی جگە لە نێتێکی پاک و چاک دوو ئامانج گرنگەتیایە دوو کۆڵەکەی دوو لەسەر دوو پای سەرەکی وەستاوە یەکەم هاوکاریکردنی ژمارەیەکی زۆر لەو کەسانی کە شایستن و پێویستیان بە هاوکاریەکانی تۆ هەیە و بەدەستهێنانی پارەیەکی زۆر و داهاتێکی زۆر بۆی هاوکاری زۆرترین خەڵکی پێ بکەیت سپاس بۆخوا هاوکاریەکانی ئێمە ئەگەر دوایی گەشتین ئەوەی کە ژمارەکان بڵین هاوکاریەکانی ئێمە گەشتۆتە لە ساڵی پارە ئەگەر مقارنەیەک بە ساڵی پار هەبێ من لەلام بوو لە ساڵی پارە نزیکی 24,000 کەس لە پرۆژەکانی ئێمە 22 24,000 کەس 24,000 کەس لێ خەڵک سوودمەند بووە هاوڵاتیان هەژارەکان مناڵانی بێباوک بێنەوایان خاوەن پێداویستی تایبەت نەخۆشیەکان نەخۆشیە درێژخایەنەکان خاوەن پێداویستی تایبەت ئیلا ئاخری ئەوانەی کە چین و توێژەکان کە ئێمە بەدەمیانەوە چوین و پێویستیان بە ئێمە بووە بەڵام لە ساڵی 2023 ئەو ژمارە هەڵەکشێ بە ڕێژەیەکی زۆر بەرچاو هەڵەکشێ دقاتە بێتەوە ئەو نەقاتە بێتەوە بۆیە ئێمە لە ساڵی هەژاریات توانە و تاقەکانی خۆمان کە زۆرتە سەرف کردووە بە دڵنیاییەوە خێرخوازانی بەدەمەوە هاتوون بۆیە پارێکی باشاتۆ دەستمان لە خێرخوازانەوە و هەژارانێکی زۆریش لە ئێمە ئێستا و کۆی ساڵی 2023 وایە ئێستا کۆی ساڵەکە سوودمەندان ئەوانەی کە سوودمەند چەندە بەڵێ لە لای من هەیە لای بەڕێزیشتان هەیە باشە لە لای من 159,449 کەس تەواو 159,449 کەس سوودمەند بوون لە سەرجەم پرۆژەکانی ئێمە و دەستگای خێرخوازی بەخشین بە بڕی 7 میلیار و 779 میلیۆن و 962 هزار دینار ئەمە بە شێوازی جۆراوجۆر ئەم خەڵک سوودمەند بووە لە پرۆژەکانی ئێمە بە دڵنیاییەوە لە ساڵی 2022 ڕێژەکە بەو شێوەیە نەبوو ڕێژەکە کەمتر بووە تا ئەندازەیەک بەس ئەو بڵێن کە داهاتە گەورەیە ئەو کەیوە سەرفتان بۆ کاری خێرخوازی سەرچاوکێکی 7 میلیار قەبارێکی زۆر گەورەیە بۆ دەستگایەکی خێرخوازی واسێکی پەیوەندەی شێ بەراورد بەکارەکە بڵێن ساڵانی پێشووی دەستگای خێرخوازی بەخشین لەکوێوە سەرچاوی گرتووە بۆنەوە ئێمە ئەمەمان لە نێوخۆ لە میدیاکان لە سوشیال میدیا لە دیدارەکانمان لە دەرەوە لە ناو هەرێمی کوردستان
بە ئاشکرا ڕامانگەیاندووە دەستگای خێرخوازی بەخشین هیچ جۆرە داهاتێکی فەرمی لە هیچ حکوومەتێک هیچ ڕێکخراوێک هیچ وەزارەتێک هیچ ڕێکخراوێکی فەرمی وەرناگرێ هیچ ڕێکخراوێکی خێرخوازی فەرمی تریش وەرنەگرتووە هەتا ئەم دەق ڕێکخراوی خێرخوازی تریش وەرنەگرتووە تاکە سەرچاوی ئێمە بریتە لەو خێرخوازە لۆکاڵیانەی کە لە هەرێمی کوردستانە هەن وەکو لە کوردانی تاراوگا هەن واتە خەڵکی لە 1000 دینار و 1000 دۆلار و نازام ئاواوە بەم پارانە بەم هاوکاری وردانی کە لە شار و شارۆچکەکانی ئێمە لە نووسینگە و نونەراتیەکانمان و لە هەولێر و سلێمانی و لەوانە کۆ بێتەوە ئەم ژمارە ئەم پێوانە گەورە دەرچۆ سپاس بۆ خوا ئەوە هەمووی بریتە لە هاوکاری ئەو فەرمانبەرانی کە موچەی وەرگرتووە بەرنامەیەکمان ئیعلان کردویان پرۆژەیەکمان هەبووە یا مناڵی بێباوک بۆیان خاوەن پێداویستی تایبەت بووە هاتووە بۆ لای ئێمە 10,000 هێناوە 20,000 هێناوە لای ئێمە بە شێوەیەکی فەرمی وەکو فەرمانگەیەک وایە لای ئێمە بە شێوەیەکی فەرمی هاوکاریەکەی لێ وەرگیراوە وەسڵێکی بۆ کراوە وەسڵی یەکەم ئەدەینەوە بۆ وەسڵی دووەم لە لای خۆمانە هاوکاری ئەوەی کردووە بۆ بابەتی فلان بۆ نووسێتی بۆ مناڵی بەباوە تهدید دەکا ئەڵێ بۆ مناڵی ئەوە بۆ نمونەی سا پێمان ئەڵێ بۆ نەوت یان بۆ نەخۆش یان بۆ هەمان شتەکان پۆلێن کراوە چکم و بابەتێکی شەرعی لە لای ئێمە کولەن پابەندین بە پێوەرە شەرعیەکان کەسێ مستحق نەبێ نایدێنێ لیژنێ بە دووادات چونمان هەیە بۆ هاوکاریەکانمان ئەوەنی هەروە پارە بەها دەربین و پارێکە خەڵگەماناتێ چکم پێمان وایە ئێمە ئەمینداری ئەو هاوکاریانین کە خەڵکی پێمانەدا بە کورتی و بە کوردی سەرچاوەکانی ئێمە بریتین لە خەڵکی خێرخواز لە هەرێمی کوردستان و کوردانی تاراو ئەگەر بینە سەرودەکارەکەی چۆنەیە ئەو 7 ملیارە بۆی لای بینەرانیش ڕوون بێ باسی بکەی تشکی بخەیە سەر وردەکاریەکانی و پرۆژانێک کە کۆی گشتی پرۆژەکان نزیکەی 20 پرۆژەیە وایە بە کۆی گشتێک 90 پرۆژە بە شێوەیەکی جۆرا و جۆر ئێمە پرۆژەکان ئەگەر یعنی واز لە مقارنەکردنیش بێنین بەڵام هەندێک ئاماژار پێ بدەم من پێم باشە لە 2022 و 2023 ئەمەش لەو دڵخۆشمانەکە بەوەی کە ئەم ڕێکخراوە سپاس بەخوای گەورە ڕۆژ لە دوای ڕۆژ متمانەی لە لای خەڵک زیاترە بێ لە لای خەڵکی خێرخواز زیاترە بێ بۆیە زیاتر دێن بەدەمانەوە ئاخر خۆ کارێکە گەورە ئەبێ نیشانەی ئەوەیە بۆ هەموو ساڵەکانی ڕاستە کاکشێغەنی بۆ منە 2015 لە چواردە زیاتر بووە دوای 16 لە 15 هەموو ساڵێک زیاد داتاکانمان لایە زۆر نەچوون بە دوای ساڵەکانی کابا بڵم بهێن و پیشانی بدێنەوە داتاکانمان لایە ساڵ لە دوای ساڵ ئێمە بەرەو هەڵکشان چین سپاس بەخوای پەروەردگار کێروی هاوکاریکردنی خەڵک ژمارەیان و کۆکردنەوەی داهات و دارایی بڕەکەی زۆرتر بۆ فراوانتر بۆ سواز بەخوای گەورە کە ئەوەش نیشانێکی زۆر دڵخۆشیە بۆ ئێمە ئەگەر لە هاوکاری هەژارانەوە دەست پێ بکەین هەژارانی وڵاتمان چونکم خەڵکە موچەی نییە فەقیرە خاوەن پێداویستی تایبەتە نەخۆشی درێژخایانی هەیە حاڵەت لەو حاڵەتانە هەیە هەژارەکان ئێمە لە ساڵی 2022 690 کەسمان هاوکاری کردووە خەڵکی هەژار هاوکاری کردووە بە 141 ملیۆن و 553 هزار دینار لەگەڵ کەسرێکە بەڵام بۆ ساڵی 2023 لەبەرەوەی ڕێژەی هەژاریەکە زۆرترە 690 هەژارەکە بووە بە 3940 هەژار سپاس بخوا 3940 هزار کەس هاوکاری کراوە 141 ملیۆنەکە بووە بە 528 ملیۆن و 248 هزار دینار ڕژەکە ئاوا هەڵکشاوە ئێمە استراتیژێک لە دەستگای خێرخوازی بەخشین هەوڵە دەین تەبەنی بکەین و ئەساسی بۆ دابڕێژین نامانەوێت خەڵک فێری دەستپانکردنەوە بکەین چار نییە ینی هەندێک کەس هەیە مەجال نییە ئەبێ هاوکاریکەی بن مناڵی بێباوک ڕاستە هەوڵمان داوە بە شێوەیەک لە شێوەکان دایکیان ئیشێکی بۆ بدۆ زیینەوە کارێکی بۆ بکەین کە بتوانێن مناڵەکەی بژێنێ بنمونە خولی درومانیمان بۆ کردونەوە مەکینێکی درومانیمان پێداوە خولمان بۆ کردوێتەوە تومانە درومانی کە بۆ ئەوەی بژێوی خۆت و مناڵەکانە دابین بکەی هەوڵ دێ لەسەر پێی خۆت بوەستی چاو لە دەستی خەڵک نەبێ مانگانش هەموو مانگەشی موچەمان بۆ بڕیوەتەوە هاتووە موچەی خۆی بۆ مناڵە بێ باوکەکەی وەرگرتووە واتە ئێمە هەوڵمان داوە کە خەڵک فێری دەستپانکردنەوە نەکەین لەسەر پێی خۆی بوەستێ یەک لەوانە وەکو ئاماژەم پێدا ئەو خوشک و دایکانەمان هەوڵداوە بیان خێنە سەر ئیش ڕێژێکی دیاری کراوە خەڵکی ترکە پێویستە ئیشەکە کە لای خۆمان پێڵن ماتۆڕی سێتایە یان بەلزارەوە شعبی و پێڵن کەریم کابان ماتۆڕی سێتایە بۆ ئیشکردنە بەچێ سەوزەی پێفرۆشێ ئیشێکی حەماڵی گواستنەوەی پێەکە شتێکی پێکات و ئەوانە ئێمە پارساڵ 6 ئایلە ماخسۆتە سەرکار لە ماتۆڕی بار و سێتاییە بەڵام بۆ ئەم ساڵ کە هەژاریەکە زۆرترە و ئەمانەوێ ئەو بۆ 22 بۆ 23 بۆ بە 37 ماڵ 37 خێزان ینی
سەرچاوەیەکمان بۆ دابین کردووە بۆ ئەوەی کە بتوانێت بژێوی ژیانی پێ بکە. ئەڵبەتە خۆ ئەگەر بمانتوانایە داهاتەکە لە بەردەستمانە زۆرتر بۆیە بمانتوانێت تەکسێکی بۆ بکڕین یان سیارەیەکی بار هەڵگری بچووکی بۆ بکڕین یان دوکانێکی بۆ بکڕین یا شتێکی بۆ بکڕین کە ئومێد دەکەم خێرخوازان بێن بەدەمانە بتوانین ئەوانەش بکەین. بەڵام ئێمە ئاوا توانیوانە 37 خانەوادەمان قسۆتە سەر ئیشی خۆیان کە بە بڕی 77 ملیۆن و 330 هەزارە. جلوبەرێک بۆ مناڵی هەژار 2467 مناڵی هەژار لە 22 سوودمەند بوون، بەڵام بۆ ئەم ساڵ کە بۆ ساڵی 2023 ڕێژەکەی بەرز بۆتەوە بۆ 8382 مناڵ جلوبەرگ و پێداویستی. جا قوتابخانەیە جەژنەکانە ئەوەیە کە هەیە. موچەی مناڵی بێباوک ئێمە لە ساڵی 2022 1082 مناڵی بێباوک هەموو مانگێک موچەی لا ئێمە وەرگرتووە. کەمترین موچە لا ئێمە بریتە لە 100,000 دینار کەمترین موچە. یەک ڕێکخراو لە ڕێکخراوەکانی هەرێمی کوردستان نییە بە ئەم پەڕی ڕێکخراو تا ئەو پەڕی ڕێکخراو وەکو ئێمە بەم شێوەیە موچە دابش بکە. سوپاسی خواکەین کە خێرخوازان بەدەممانەوەن. 1082 مناڵ موچیان وەرگرتووە لە ساڵی 2022 1,421 ملیۆن و 773 دینار بوو بۆ ساڵەکە، بەڵام بۆ ئەم ساڵی 2023 ڕێژەکە بووە بە 1247 مناڵ کە ئەمیان 1,786 ملیۆن و 994 ملیۆن بووە. ئێمە هەر بیرمان نەکردوتە لەوەی کە مناڵی بێباوک ژیان و بژێوی بۆ پیا بکەین و دایکی لە میحنەت و ناڕەحەتیەکانی ژیان ڕزگار بکەین و بیخێنە سەر ئیش. خولی پەروەردەییمان بۆ کردوونەتەوە ئەم ساڵ خولی پەروەردەیی بۆ ئەوەی بالفعل مناڵەکە پەروەردە بکەین وەکو پەروەردەیەکی موسڵمانانە و سەرڕاستانە بۆ وەفا بێ بەرامبەر بە دایکی بەرامبەر بە خزم و کەسوکاری وڵاتێکی چاک دەچێت وەلایەنی بژێویشمان بۆ دابین کردووە. ئەم ساڵ 850 مناڵ لە مناڵانە خولی پەروەردەییمان لە هاوینا بۆ کردوونەتەوە، خولی جۆراجۆرمان بۆ کردوونەتەوە بۆ ئەوەی هەم بیر لە ژیانی نەکەینەوە، بیر لە پەروەردەشیان بکەینەوە. هاوکاری نەخۆشمان هەیە لە سێکتەری تەندروستیە تەنها لە ئەم ساڵە لە سێکتەری 2023 ببوورەوە تازە لە 2023 لە سێکتەری تەندروستیمانە کە MSN نەخۆشخانەیەک و 5 کۆمەلگای پزیشکی و هەندێک کلینیک و مختبەرمان هەیە کە ئەمانە بەحەد بۆ خزمەتکردنی هەژاران و لێقەوماوانە. ئەتوانم بڵێم کۆمەڵە دەستگایەکن ئەم سێکتەری تەندروستیمان نەخۆشخانە و کۆمەلگا پزیشکەکانمان قازانج و خێرێکی هێندە ڕەمزی هەیە کە پێداویستی وردانەکانی ڕۆژانەی خۆیان بەحاڵ دەرەکەنەوە بۆ ئەوەی بتوانین خزمەتی هەژارانی پێ بکەین. بۆیە لە ساڵی 2023 7376 کەس لە ئەم نەخۆشخانە و 5 کۆمەلگا پزیشکی ئێمە سوودمەند بوون بە بڕی 160 ملیۆن دینار و 769 دینار. جا ئەمە چی بووە؟ ئەمە ئەوە ناکە ئێمە وەرەقەیەکی پزیشکی کە ئیبڕێ دکتۆرێکی بەڕێز کە جێگەی تەقدیر نووسپاسیانەکەم سەرجەم دکتۆرەکانی لای ئێمە 3000 دینار بلیتەکێتی کە وەرەقەی 3000 دیناری نەماوە لە هەرێمی کوردستانە لە شوێنێکی هەرێمی کوردستانە 2015 و زیاترە و کەمتر ئالە ڕێژانە ئێمە 3000 لە خەڵگەسێنین ئەوانش مەحساب نەکردووە کە هەمووی ئەوە هاوکارە بە خەڵکی لە نەخۆشخانەکەی ئێمە ئەگەر لە شوێنێک کە عملیات بە ملیۆنێک دینار بکرێ لە لای ئێمە ئەو ملیۆنە 700,000 600,000 تا 500,000ە. ئەگەر عنایە مڕاکزە چاودێری چڕ لە شوێنەکانی کە ملیۆن و نیو بێ 750 بێ لای ئێمە 350,000 دینارە. یعنی وا تەخفیزاتمان بکردەوە بۆی هاوکاری خەڵکین. جگە لەوەش هێشتا هەر هاوکاری تریشمان کردوون. بۆیە پێمان وایە ئێمە بڕامان وایە دوو مەجال زۆر گرنگن و لە دنیای پێشکەوتو مۆدێرنە شاوایە ئەڵێن سێکتەری تەندروستی خزمەتگوزاری تەندروستی و سێکتەری پەروەردە. ئەم دوو مەجالە بەهێز بێ حکومەتێکی ناجح و سەرکەوتووە. ئێمە حکومەتێکی خێرخوازین سپاس بەخوای گەورە. سێکتەری پەروەردەییمان ئاماژەمان پێدا کە چ ڕۆڵێکمان هەیە لە پەروەردەیە و سێکتەری تەندروستیمان ئاماژەمان پێدا کە چۆن مەجالی تەندروستیمان فراوان کردووە گەورە کردووە و ئەو هەموو هاوکاریەمان خزمەت بە هەژاران کردووە کە پێمان وایە ئەرکێکی دینیە بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمی خۆمان جێبەجێەکەین و خوا و شانازی پێ بڕیوین کە خزمەتی هەژارانی وڵاتی خۆمان منداڵی بێ باوک موچەی مانگانە هەیە هاوکاری شێ و خولی شێ وایە سێ جۆرە بەڵێ هاوکاری مانگانە ئەوە مەقتوعە وەکو ئاماژەم پێدا بریتێ لەو ڕێژەیە. حکومەت ئێستا حکومەت لە 2015ەوە پێشتر هاوکاریەک کە بوو 150,000 بڕیویان لە 2015 حکومەتی هەرێم بڕیوێتی ئێوە بۆ هەموو کەسێک کە شایستە بێ پێوەرەکە دیاریکراوە بۆ هەموو کەسێک کە شایستە بێت لە هەموو ناوچەکانی کوردستان بۆی دەبدرێت بۆ هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان مناڵی بێباوک ئەو دایکە بەڕێزە دێت مناڵەکەی دێنێ ئێمە فۆرمێکی تایبەتمان هەیە بۆی پڕەکەین و کۆمەڵی خاڵە و لە ژنێ بەداداچوونی تایبەتمان سەردانی زیاتر لە 2 کەس سەردانی
ئەم دایکە بە ڕێزاکەن و خزمکە سوکارەکەی بینن و ڕێژەی کۆمەڵە پێوەەر هەیەبووی لەوێ پێوەری ئەی و بی و سیمان هەیە باشە بۆ نمونە پێوەری ئەی ئەوەیە ئەو مناڵە بێ باوکەیە کە هیچ داهاتێکیان نییە و باوکی کۆفاتی کردو هیچ جۆرە داهاتێکی نییە و لە خانووی کرێیان و ڕێژی فەقیرەکەیان زۆرە ئەمانە دەرەجەیەکن کە ئێمە هەموو هەوڵەکانە دەین بۆەوەی ئەمە بە زووترین کاموچی بۆ بڕێتەوە هەتا گاتە سنی بلوغ سنی شەرعین ینی ئەو ساڵێکی دیاریکراومان داناوە بۆ مناڵی بێ باوک تا ئاگاتە ئەو ساڵە تا ئەوێ موچیان بۆ ئەبڕێتەوە دوای ئەوە دەرەجە بی و سیمان هەیە بۆ مناڵانی بێ باوک ئەوانش بە نمونە هەیە باوکی کە مردووە خانە نشینێکیان هەیە خانە نشینێکی 200,000 تا 500,000 جۆرێک مامڵی لەگەڵاکرێت زیاترە کەمترە جۆرێک لە مامڵی لەگەڵاکرێت دادپەروەریەکەیە ئەوانەی کە لە لای ئێمە ناوە نووسن ئەگەر ئەی و بی و سیژ نەیانگرێتەوە ناوی لای ئێمە هەیە بۆ نمونە ناو مانگی پیرۆزی ڕەمەزانە پرۆژەی هاوکاریمان هەیە کە خەڵک دێ بەدەمانەوە و زەکات و سەدەقاتی خۆیانمان بۆێنن کە بدرێ بە خەڵکی فەقیر لەو سەدەقاتانەش لەو هاوکاریانەش کە هەمانە جا پشکە گۆش بێ هاوکاری دارایی بێت جلوبەرگی قوتابخانە بێ جلوبەرگی جەژن بێ جارێکی کە ئەدرەس و ناونیشان و تەلەفۆنیان لە لای ئێمە هەیە بانگیانەکەینەوە وەجبە و 200 کەس و 300 کەس و کەمتر و زیاتر ئاوە لە شار و شارۆچکەکان هاوکاریەکرێن واتە لە لای ئێمە هەر کەسێک ڕوومان لێ بنێ و مستحق بێ و هەژار بێ لە لای ئێمە ئللا سوپاسی خواکەین جۆرەکان هاوکاریەکرێن باش مناڵی بێ باوک بێ هەژارە بێ هەرچۆن باش بەس ئەگەر وردەکارێکی تر ئەگەر بۆ 2023 ئەگەر ئاماژەی پێ بدەیت چووکە لە بەراوردەکە باسی بەس ئەگەر ئاماژەی پێ بدەیت وردەکاریەکەی بۆ نمونە پرۆژەکان و 90 پرۆژێ ئێمە بۆ ساڵی 2023 هاوکاری کەم ئەندامان بە کورسی شەحن باش 37 کورسی شەحنمان داوە بە 37 کەس کە بتوانێت کورسی شەحن نرخێکی گرانی هەیە بۆمان کڕیوە و داومانە تێکە ئیتر ئەتوانێت بڕوا بازار و شار و گەڕکا و گەڕک و شوێنی خۆی پێ بکات بتوانێت پێداویست قاچە بۆ ئەو قاچە کورسی شەحنمان پێداوە بە بڕی 43,925,000 دینار هاوکاری هەژار بە ماتۆڕ بۆ بژێوی ژیانی 37 ئاماژەمان پێدا دابشکردنی سەبەتەی خۆراک لە مانگی پیرۆزی ڕەمەزانە سەبەتەی خۆراک ئێمە 7,831 سەبەتەی خۆراکمان دابش کردو بەسەر 7,831 خێزانە تەمەەن هەر خێزانە سەبەتێکی خۆراکمان پێیاوە بە بڕی 287,850 دینار دروستکردنی خانوو هەڵبەتە بۆ خانوو لە بەرەوەی کە زۆری تێچێ خانوو پێوەرێکی دیاریکراومان هەیە بووی بە کۆمەڵی پێوەەر ئەچین ئەو کەسێکی پێویستی بە خانوەکەی بینین لە ئەکسەر خانوەکانی ئێمە بە شێوەیەکی گشتی بۆ مناڵانی بێباوکن بۆ ئەو دایکە بە ڕێزەیە کە سەرپەرشتی مناڵی بێباوکەکە زۆربیان وایە لە 2023 خانومان دروست کردووە کە لە پلانی خۆمانە پێراویستی ناو ماڵیشی لەگەڵایە خانووەکە کە ئەچێت هەر برنج و ڕۆن و شەکل لەگەڵ خۆی ئاگەر ببە هەموو شتێکی تایە تەمەەن لە کەناڵی پەیامی خۆشەویست و بانگەواز و سوۆشال میدیایە پیشانەدرێ هەموو پێداویستەکانی ماڵیتیایە ئەوە نێ بەس خانوویەکی وەگەن و چارچێوەیەک بێ هەموو پێداویستەکانی ماڵیتیایە ئێمە لە پلانمانە دامان نابوو کە ڕێژەیەک خانوو بکەین ئەم ڕێژەی 28 نەبوو بەڵام سپاس بەخوای گەورە خێرخوازان هاتن بەدەمانەوە توانیمان لە ساڵەکەیە 28 خانوو بکەین قەبارەی پارەکەشی زۆر نزیکی ملیارێکە 955 میلیۆن دینار بەڵێ 955 میلیۆن و 553,000 دینارە بۆ خانوو کردنی جلوبەرێک بۆ مناڵانی هەژار ئاماژەمان پێدا ژمارە ئەو بێباوکانی کە موچیان پێدراوە ئاماژەمان پێدا کە بە 1247 مناڵ بە ملیارێک و 786 میلیۆن دینار هاوکاریان کراوە ئەو بێباوکانی کە هاوکاری کراون 3048 مناڵ ئەوانە بن کوتمان موچیان نەبووە لەبەرەوەی پێوەرەکەیان نەبووە بەڵێ ئەمە مناڵانێکی ترن کە هاوکاریان کراوە با بڵین نەمانتوانیوە موچەی ماگانیان بۆ ببڕینەوە لەبەرەوەی خۆ ئەویش کەسێک بێ کە کەفالەتی مناڵێکمان بۆ بکە بۆیە من لێرەوە ڕۆکەمە خێرخوازانی خۆشەویست هەر فەرمانبەرێک هەر کاسبکارێک کە ئیشی ڕۆژانەی هەبێ هەر دەوڵەمەنێک هەر خێرخوازێک بێوێ ئەتوانێت بە 100,000 دینار بێ کەفالەتی مناڵێک بکە ماگانە یامە چەند مانگی جارێ پارەکەی دێنێ ئێمە مناڵێکی چاوگەشی مستحق دایان دیاریەکەین بۆی هەموو مانگێ ئەو کەپارەکەی دێنێ ئەمە دێن بەم مناڵە بێباوکە ئەوە هاوکاری ئەو مناڵانن کە نەتوانراوە بالفعل موچەی ماگانیان بۆ بڕێتەوە چونکم ئەویش ئێمە دەخەلێکی دیاریکراومان هەیە کە هیوادارم خێرخوازان زیاتر ئاوڕمان لێ بنەوە دەخلێشتان داناوێسە بۆ مناڵانی بێباوک گیان
دەخیلەی مناڵانی بێباو دەخیلێ مناڵانی بێباوکی بەشێکە لەو پرۆژانەی کە بۆ ئێمە بتوانین ڕێژی ئەم مناڵانە زیاتر بکەین چونکو مناڵی بێباوک و هەژار زۆرن بەڕاستی ئێمە بەدەیان و سەدان فۆرممان لایە کە ئێستا وە فۆرمی دەرەجەیەکی شەئەیە بەڵام لەبەر ئەوەی کە داهاتەکەوکو پێویست نییە لە بەردەسمانە بۆ مناڵی بێباوکە و داهاتانی کە هەیە لە بەردەسماناوکو پێویست نییە بۆیە هێشتومانەتەوە لە چاوەڕوانی خێرخوازانین کە بێن بەدەمانەوە بۆ ئێمە بتوانین کەفالەتی ئەو مناڵانەش بکەین قوربانی هەیە کە یەکێکە لە پرۆژەکانمان کە 14165 کەس لە قوربانی ساڵی 2023مان مستەفید بوون لە گەڕەکە هەژار و فەقیرەکانە بە بڕی 143 ملیۆن و 372 هزار دینار هاوکاری نەخۆش 3868 نەخۆش لەلای ئێمەوە هاوکاری کراوە بە 240 ملیۆن و 276 هزار دینار هاوکاری کۆمەلگا پزیشکیەکانمان ئاماژەم پێدا لە پێشترا کە ئەمەیان هاوکاری نەخۆش لە نەخۆشخانە و کۆمەلگا پزیشکیان 7000 کەس بووە 1376 کەس بووە ئەمە هاوکاری نەخۆش ئەوەیان بۆ فراوانکردنی سێکتەری تەندروستی بووە بۆ تەندروستی بە بڕی 160 ملیۆن و 769 هزار دینار هاوکاری نەخۆشمان کردووە ئەوە لە نەخۆشخانەکەمانە و لە کۆمەلگا پزیشکیەکانمانە هەبووە دابشکردنی نەوتمان هەبووە 2885 ماڵ نەوتیان لە ئێمە وەرگرتووە 3 دەبە و 4 دەبە نەوتیان لە ئێمە وەرگرتووە بە بڕی 6 ملیۆن دینار پرۆژەی بەربانگمان هەبوو بە مانگی پیرۆزی ڕەمەزانی 2023 کە نزیکی 30,000 کەس لەم پرۆژەیە بەربانگیان کردوتەوە قوتابیانی بە شەناخۆیەکان لە کەلار لە هەڵەبجە لە چەمچەماڵ و بە شەناخۆیەکان لە سلێمانی کە ئەویش بە بڕی 124 ملیۆن دینار پرۆژەی بەربانگمان بە ئەنجام گەیاندووە پشکە گۆشت و مریشک و ئەوانە کە دراوە 5392 ماڵ پشکە گۆشت و مریشکی پێدراوە بە ڕێژەی 68 ملیۆن و 833 هزار دینار خولی درومانی 23 خانەوادە بەشداری خولی درومانیان کردووە و 23 مەکینەی پێشکەوتووی درومانیان پێدراوە کە بووە بە مەزدەری ژیانیان واتە 23 ماڵ کە ماڵی مناڵی بێباوک بووە خوشکانمان کە سەرپەرشتی مناڵی بێباوکی کردو دایکی مناڵ بووە 23 ماڵمان خسۆتە سەر ئیشی خۆی بە 250 ملیۆن 250 هزار دینار مەکینەمان بۆ کڕیون زیان لێکەوتوانی کارەساتی سروشتی ئامادەم پێدا ئێستا لە 2023 هاوکاری کوردانی ڕۆژاوە کوردستانی تورکیا ئەمە ئەم خاڵەیە و غەزە بەڵێ ئەمە ئەم خاڵەیە زەمی لەرزەکەی لە مانگی 2023 وەلا فاوەکەی هەرێمی کوردستان و هەولێر و جەنگەستەمکارانەکەی جوولەکە بەسەر کەرتی غەزەیە بۆ ئەمانە ئێمە 69335 کەس مستەفید بوون لێمان کە ئەوەی غەزە بەردەوامە ئێساش بەردەوام ئێمە هاوکاریەکانمان بۆ ئەمێری بە بڕی 1 ملیار و 532 ملیۆن و 170 هزار دینار ئەمە هاوکاری زیان لێکەوتوەکان بووە کە لە خەڵکمان وەرگرتووە ئەوانەی هەولێرمان جێبەجێ کردووە ئەوانەی کوردستانی باکوور و ڕۆژ ئاوامان جێبەجێ کردو ئەوانەی غەزە زۆری مالێ جێبەجێ کردو و بەردەوامین یعنی ئێستا ڕۆژانەکانی هاوکاریەکان ئێستا بەخشین ینی وەکۆی غەزە بۆتە شتێکی نێودوڵەتی بە هەمان شێوەش ئەوی تریش کوردستانی ڕۆژاوە زەمین لەرزەکە کوردستانی تورکیاوە شتێکی بڵێن ناوچەی ئێساسی بڵێن کارە خێرخوازیەکان لە سنووری هەرێمی کوردستان تێپەڕیوێ ئێمە سوپاسی خوا ئەکەم لەسەر ئەوەی کە لە استراتیژی ساڵی 2023 داماننا لە پلان و استراتیژمانە داماننا کە پەیوەندیەکانمان لە هەرێمی کوردستان تێپەڕێنین سنوورەکانی هەرێم تێپەڕێنین هەم ئیشمان و هەم پەیوەندی و علاقاتمان لەگەڵ ڕێکخراوە خێرخوازیەکانە سوپاس بخوا دەستی هاوکاری و میهرەبانی دەستگای خێرخوازی بەخشین گەشتە زیان لێکەوتوانی زەمین لەرزەکەی تورکیا و سووریا تیمی خۆمان چوین ئێمە خۆمان ڕۆشتین خۆمان تیمی 5 کەسیمان نرد لەوێ خۆمان بەدەستی خۆمان هاوکاری زیان لێکەوتوانمان کرد و بۆ کەرتی غەزە شەر بە هەمان شێوەیە بۆ پەیوەندیەکانیشمان سوپاس بخوا ئێستای بەخشین دەستگای خێرخوازی بەخشین زۆر جیاوازە لە جارانی دەستگای خێرخوازی بەخشین ئێستا ڕێکخراوە نێودەوڵەتیەکان مامەڵەی نێودەوڵەتی لەگەڵاکەن ئێمە لە سەردانمان بۆ تورکیا ئێمە لە سەردانمان بۆ سووریا بۆ میسر لە هاوکاری هەردووینە چەندین ڕێکخراومان بینەوە ڕێکخراوی خێرخوازیمان بینیوە کە باسی کار و چالاکی و شەکانی خۆمانەن بۆکەن زۆر سەرسامن یعنی ممکن ڕگانەکان ببینی کە ئەو هاوکاریانی کە ئەیکەینە مسلمانانی کەرتی غەزەکە لەوێ ئەڵێن ئەحفادی سەلاحەدین هاوکاریەکانیان پێگەیاندین ئێستا کە نەخۆشخانەیەکی مەیدانی دروستەکەین ئێستا خەریکین وە لە تەواوبوونە لە غەزە
نەخۆشخانەیەکی مەدانی دروستەکەین و کە ئومێدەکەم ئینشاڵڵا گەورەتری بکەین و هاوکاریانێک کە هەیە و لە لامان ئێستا بەردەوامە خەڵەتوانێ هاوکاری بێن خەڵک هەر هاوکاری دێنێ و ئێمەش وەری دەگرین و ئێمەش بەردەوام لەسەر خەتین لەگەڵ ئەو ڕێکخراوە خێرخوازیانەوە و لە ڕێگەی خۆمانەوە لەوێ ئەم چالاکیانە ئەگەێنین. کارێکی تری ئێمە بریتی بووە لە دروستکردنی مزگەوت کە ئەوەیەکێکە لە پرۆژەکانمان. پرۆژەی مزگەوت لێرە ئاماژەمە لە ساڵ 2023 ئاماژەمان بە 3 مزگەوت داوە بە 30 ملیۆن دیناری عراقی. هەڵبەتە مزگەوت بە دروستکردنی کامل مزگەوت و خانووەکانمان مزگەوت زۆر لەم حەجمە زیاتری تێچێ. ئەم مزگەوتانە زیاتر بریتی بوون لە هەندێک نۆژەندکردنەوە و پێداویستیکردن بۆی و ئاشە بۆ مزگەوتەکە لە شوێنێکی وا بووە بۆ نمونە مەساحەیەکی زۆر نەبووە لە شوێنێکی بچووکە بۆ کە دروستکراوە بۆیە هاوکاری مزگەوتیش خەڵک وەکو چۆن هاوکاری مناڵی بێباوکەکە هاوکاری مزگەوتیش بۆی دڵگوشادن یعنی کە ئەڵێن بۆ مزگەوت ئەڵێ هەموو چی من توی عایدی من بێ یەکی کاڵێ هەموو شیشەکەی عایدی من بێ و من خێرخوازی ئەوەکەم بۆ مزگەوت و بۆ ماڵی خوایە یەکی کاڵێ کاشەکانی منەکەم وڵێکی من ئاو ڕۆشتەکەی من ئەەکەم و ئەو کراوە لەگەڵ ئەوانەشا کە خەڵک ئاوا بەدەممانەوە بۆ ئەوانە بۆ ئەو مزگەوتانە ئێمەش ئەو بڕەپارەیەمان بۆ مزگەوتیش سەرف کردو ساڵی 2023. باشە بەس هۆکاری چییە کەم ئێستەوە هاوکاریتان زۆر 7 ملیار بڕۆناکە میجرەخراوێک لە کوردستانە گەشت بێتە واسە ڕێکخراوی خێرخوازی ناگاتە واسە بۆچی ئیشکارەکانتان وەکو پێویست دیار نییە گرەیەکە لە چییە ینی بینراو نییە ئێمە کاک حەکیم ڕەنگە خەڵک دەبەنەوتێک دابش بکە بەڵێ هەرچەند ئێمە لە کەناڵی خۆشەویستی پەیام و بانگەواز لە هەردووکی و لە سوشال میدیا چەندێک احتیماماتی ڕاگەاندنمان بۆی هەیە بەڵام کاری خێرخوازی خۆی هەندێک تابعی هەیە بەڕاستی ڕاستە ئەکرێ ئێمە زیاتر احتیمامی پێ بدەین زیاتر ئەمانە فراوانتر دەربکەون خەڵکی زیاتر ببینێ بۆ زیاتر بێن بەدەممانەوە خەڵک کە ببینێ ئەم خەرمانە گەورە هەیە ئەم خەرمانە گەورە هەیە و ئەم خەرمانە سوپاس بۆ خوا متمانی گەورەی هەیە لای خەڵکی خێرخواز بۆیە بێدەمەد ئەگەر متمانە نەمێنێ سوپاسی خواکەم خوا ئەو فەزڵ و شەرەفەمان لەسەر بەردەوام کە کە ئەم متمانەیەمان زیاتر پێڕاوا ببینێ خەڵک متمانەی بە دەستگای خێرخوازی هەیە بۆی هاوکاریمان بۆ هێنێ ینی کاری خەیریش خۆی تابعێکی هەیە ئینسان کەسی خێرخوازیش یعنی زۆر حەز ناکا دەربکەوێ تۆقعکە ئێمە کەسی خێرخواز وا تۆ توێتی بڕێپارەی هێناوە وتمانە وەصلی بۆکە لە نووسنگەکانمان و لە هەموو شوێنەکانە وەصلێکی بۆکە بۆی لای بێ و وەصل ئەو مزداقێتەوە بۆەوەی شەفاف ئیشەکان دیار بێ وتراوە کاکەگیان ناو بە ناویسیانە بێ توێتی پێویست ناکاتم کاکە بە ناوت بێ کاکە ئەڵێ من نامەوێت کەس بزانێ من ئەم خێرم کردووە ئەمەوێت لە بینی خۆم و خوا بێ ئەمەوێت لە بینی خۆم و خوا بێ بۆیە کەسی خێرخواز کاتێکە خێرێگەکە ئەڵەن خۆشترین کات ئەو کاتەیە کە خێر و چاکەکەی کردووە دوای دڵ و دەرونی چەند مرتاحە بەوەی کە داوای کردو خوایە ئەم بهێنی ئەم کارم کرد حدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ 7 يظلهم الله يوم القيامة في ظله يوم لا ظل إلا ظله أو حوكم الله لجل سبر الرحم مهري خواي پروردگار نيكي كان فرمي بدس الراس شاكي بكا بدس چي بينه زاني آوا بو كس خير خوازك بلام اما هولدين دريب خين بو اوي ببينه بلام توانای ڕاگەاندن خۆت جگەی خۆیەتی لێرەوە یعنی داوا بکەم لە هەر خوشک و برایەکی بەڕێز لە سوشال میدیا کارێکی دەستگای خێرخوازی بەخشینە بینێ لە لای خۆی لایکێکی بکە شێری بکە بۆ ئەوەی خەڵکی خێرخواز ئەمە ببینن من سەرەتای بەرنامەکە ئاماژەم بۆ داوتم ئێمە بووینەتە باعیسی ئەوەی کە قافڵە و کاروانی بەرەو بەهەشت قەرە باڵغ بکەین ئاخر خۆ کاری خێرخوازی مەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیفەرموو ئەم سەدەقەیە بەڵا و مصیبەت لەسەر لابە نەیفەرموو لە ئاگری جەهەنەم خۆتان دوور بکەن و ئەگەر ببەخشینی لە تەخورمایەکیش بێ واتە ئەم سەدەقە و چاکانە بریتین لەو زیادکردنی باڵانسی چاکەی ئینسان واتە ڕۆژانە تۆ دێی دەستی خەڵکت گرتووە هەرجارێ من بە نووسنگەکانی خۆمان و خەڵک ئەڵێم وتومە ئەڵێم کاکە داوا لە خەڵک کەن بۆ کاری خێرخوازی خۆ بۆ خۆتان نییە بۆ خۆتان نیە بۆ خەڵکی هەژارە تۆ چەند ئامانجێکی پێپێکی یەکەم کەسێک کە تووشی خێرێ کردووە کە تۆ داوای لێ نەکەیویش خێرەکە ناکە پێڵێن بۆ مناڵی بێباوک پێڵێن بۆ خوان پێداویستی تایبەت پێڵێن بۆ مسلمانان و خەڵکی فەقیری غەزە پێڵێن بۆ فڵان شت نەخۆشێکی درێژخایەن تۆ کۆپێنەوە تۆ چاک خێرەکە ناکە کە تۆ پێڵەی ئەو تووشی خێر کردووە کەسێک مستەفید بووە لێتەوە و مەڵۆی دەستگایەکیشت گەورە کردووە کە خەڵک ئیتر بزانە خێر بۆ کوێ ئاخر خۆ هەندێک خەڵکیشی نازانە خێرەکانی بۆ کوێ بێت سوال بکەن من بۆ خەڵکی هەژار لە دەرگای خەڵک بدەن هاوار بکەن من شانازی پێوە کەم و بڕوام وایە ئەم قسەشم بە ناوی سرجم براکانمەوە لە دەستگای خێرخوازی بەخشین و نوێنەرایەتیەکان بە سواڵی نازانین بە شەرەفی زانین کە بچین لە دەرگای هەر خێرخوازێ بین
لە دوکانەکەی لە ماڵی لە ڕێگای لە ئیشی لار شوێنێکی بڵین هاوکارمان بە بۆ ئەوی بتوانین بە هەمومان هاوکاری هەژاران بین بە شەرەف ێزانین بەلای ئێمەوە ئەمە کارێکی گەورەیە کاری خێرخوازی کاک حەکیم کاری خێرخوازی بەحت کارێکی قیامەتی و دینیە لەلای بەس بۆ دنیاش خۆ دنیا خەڵک استفادی لەلای ئێمە هاتم لەلای ئێمە کاتێک کە من ئەبینم هاوکاری خاوەن پێداویستێکی تایبەتمان کردووە کورسێکی شەحنمان داوەتێ ئەبینم کورسێ شەحنەکە لێ خڕێ ئەڕوا لەوە پێش نێتوانی جۆڵێ بکە ئەڕوا ئاوە لای خۆمەوەڵم خوایە لێمان قبول کە دوو قاچمان گێڕایەوە بۆ کەسێک کە خاوەن پێداویستی تایبەتە خوای لێمان قبول کە دڵی دایکێکمان خۆش کردووە کە مناڵێکی بێباوکی دڵی خێرخوازەکە شەرخۆشەوە وایە جگە لە دڵی خاوەن پێویستی تایبەت پێشت کەوتم پێ ئێستاوتم خێرخوازەکە میهرەبانترین کاتی خۆشترین کاتی ئەو کاتەیە کە دەستی کردو بە گیرفانی و شتێکی بەخشیوە چونکە ئەوەی کە بەخشیوێتی ئەوی بۆ ماوەتەوە پێش خۆی خسۆ بۆ خەبارەی بەخشین ئێوە بڵێن ئەگەر کەمیش بێت ینی دوایی ژمارەی گەوری لێ دەرەچێت خەڵکی بڵێ من داهاتم مەحدودە ڕێگە بتوانم زۆر کەم بێ بەس ئەگەر کۆکێتەوە دوایی قەبارێکی گەورە دەرەچێەوە جگە لەوە خێرخوازە گەورانش کە پایگەور کاک حەکیمی برام ئەڵێ ڕێگایەکی 1000 کیلۆمەتری بەیەکە ناو دەست پێکە پیغمبر صلى الله عليه وسلم فرمي لا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقى أخاك بوجه طليق فرمي كاريكي باش بك هيج كاريكي باش بكم مزانة أقل برامبر بكسيك ورويكي خوش وبيجوازي ليبكي آخر خو هاوكاريكي آخر خو بخشين يعني برا هەندە فراوانەکە ئەگەر بیری لێ بکەینەوە هەر بەخشینی دارایی و پارە و ماتۆڕ و سیارە و خان و خۆراک و ئەوە نییە تەنها بەخشین کەسێک پێویستی بە تۆ هەیە هاوکارێکی بکەی مەشورەتێکی پێەکە کەسێک بارگرانی و خەفەتێکی هاتۆتە ڕێگای تۆش بەخشندی ئەوڕێ قسەی لەگەڵاکەیت و کاراسانی بۆکەی لە مصیبەتێ لە محنەتێکە کاراسانی باش بەخشین و ڕاهەندێکی زۆر فراوانی هەیە ئەگەر ئێمە ئەم ڕاهەندانێکە پیشانمان داوە بریتە لە پارە و داهات و دارایی و خزمەتکردنیان کۆمەڵە ڕاهەندی تر هەیە ئەو هەموو دڵە خۆش بوون ئەو هەموو کێشانە حەل بوون بۆ ئێمە کارهەبکاریانی ئێمەوە کابرا هەشارە فەقیرە خانووکمان بۆ کردووە لە خۆشی ئاگری بۆ مەگەر ئەوە دڵخۆشکردنێکی گەورە نییە بۆ ئەوە عایلەیەکمان خێزانێک بەخۆی و مناڵەکانیەوە ڕزگار نەبوو لە میحنەت و ناڕەحەتیەکانی ژیان کەوتە بەسەریەوە لەبەرەوە ئەمانە کاری گەورە بەلای شەرەفی گەورە هاوکاری چەگلەیتان لێ بکرێ بڵێن کەمترین هاوکاریتان بۆ ئەندامانی کۆمەڵە وەکو کۆمەڵ پێویستە بەچی یاخود بنەما چییە بۆ نم ناوکاری کەسێک بکەن ئەوەی تر نەیکەن کاک حەکیم لای ئێمە پێوەری شایستە بوونە پێوەری ئایدۆلۆژیا و فکر نییە کێ شایستەیە باشە کێ مستحەقە مناڵێکی بێباوک مناڵی برایەکی بە ڕێزی کۆمەڵمان بێ یەگرتومان بێ کەسێکی ترمان بێ یەکێتیەک بێ پارتیەک بێ کەسێکی تر بێ خەڵکێکی ئەتیادی بێ مادەم مناڵێکی بێباوکە باوکی نەماوە فەقیرە دەرەجەیەکی هەیە لە ئێمە هەیە لە لای ئێمە باشە گوێ نادێنەوەی باگراوندەکە چییە هەژارێکە پێویستی بە هاوکاری ئێمە هەیە گوێ نادێن بۆی باگراوندەکە چییە مادەم هەژارە لە چوارچێوەیە مستحەقە هەژارە هاوکاریەکەین خەلفیەتی سیاسی لە لای ئێمە ناخوێندرێتەوە بەس گرێشتانەی نەکراوە لایەن ئەندامانی کۆمەڵەوە بەدڵنیاییەوە خزمەتی خەڵکی کۆمەڵ بکەن بەدڵنیاییەوە گلەیمان لێکراوە وە گلەیەکانیشمان لەسەر چاوسەرمان داناوە و ئاماژەمان بەوە داوە کە ئێمە پێوەەر لە لای ئێمە وەڕۆ شەرعەکەی وتومە ئێمە تاکیدی لێکم ئاماژەشم پێدا لە سەرەتای بەرنامەکە هاوتم پێوەەر لە لای ئێمە پێوەری شەرعیە بە پێوەری شەرعی کێ مستحق بێ ئەندامی کۆمەڵ بێ یان غیری کۆمەڵ بێ یان کەسێکی تر بێ مستحق بێ هاوکاری ئەەکەین ئەوەی کە پێمانەکرێ بە پێوەرەکانی خۆی و بە دڵنیاییەوە فەقیر و مناڵە بێباوک و خاوەن پێداویستی تایبەت و نەخۆشەکانی کۆمەڵیش لە لای ئێمە مستەفید بوون و هاوکاری کراون و بە شانازی و سوپاسی خوا وەکو سەرۆکی کۆمەڵ ئەنجومەنی باڵای کۆمەڵ وەکو سەرکردایەتی وەکو ماڵبەندەکان وەکو ڕاگەاندەکان هاوکارن بۆ دەزوێ خێرخوازی بەخشین سوپاسیانەکەین ئێمە نووسینگەکانی ئێمە تەنها لە هەولێر و سلێمانی دووبارەگامان هەیە کە دووخان و جیاوازمان هەیە ئۆفیسی هەولێر و ئۆفیسی سەرەکی کە سلێمانیە ئەگنا ئەوەکانی کە نووسینگەکانی ئێمە نوێنەراتیەکانی ئێمە لە بارەگاکانی کۆمەڵی دادگەریان کە شانازی پێوەکەین و کۆمەڵی دادگەری لە پشت دەستگای خێرخوازی بەخشینەوە وەستا و شانازی پێوەکەین ئێمە
چکم دوجار ئێمە ئەم کارە خێرخوازیە بریتێ لە تەواوکردنی ئەو کارە جوانانەی کە کۆمەڵی دادگەری بە ئەنجامیەگەیەنێ لە خزمەتکردین دیو نژینی خەڵک بۆیە لە بارەگا و شوێنەکانە ئێمە کە نووسین گونراتەکانمان هەیەوە لە بارەگە و شوێنەکانی کۆمەڵی دادگەریە ئەزمونیەوە ئێستا خەڵک متوانێکی باشیە کە ئێوە کەسانێکی دەستپاکن ئەم ئەزمونە دەکرێت بگوازرێتەوە بۆ حکومڕانیش باشتری بکەن وەکو لایەنێکی ئیسلامی بۆ خەڵکێک زۆرێنی متمانەی هەیە پارەکانتان تەسلیم دەکات ینی بەزەگەر لە دەسەڵاتەکە بێ بەرەکەتەکە زیاتر دەبێت بە دڵنیاییەوە خۆی وەزارەتی پەیوەندیدار بەم کاری خێرخوازی و لە حکوومەتی هەرێمی کوردستانە پێویستە بێتە سەرخەت لە سەرخەت بێ لەگەڵ ئەم ڕێکخراوە خێرخوازیانەیە هەوڵبدا دامیان کە بەڵام بەداخەوە لەبەرەوەی حکومەت وەلکەکەمان حکوومەتێکە ناتوانێت موچەی فەرمانبەرەکانی بافەکەی فەهاوکاری ڕێکخراوە خێرخوازیەکان بکات بۆی ئەوە بکەن بۆیە حکوومەت ئێسێ لە دۆڵێکە و خەڵکی تریش خەڵکی هاژاریش و خەڵکی کوردستانی لە دۆڵێکی ترن مجموعەیە پڕن و دەوری حیزبە دەسەڵاتدارەکان کۆبوونەتەوە و مجموعەیە قڕن و موچە و ژیانی کاتژماکەماوزمە مەزمونەی دەستگای خێرخوازی کە بەڕێز کۆمەڵی دادگەری داعمی دەکات بگوازێتەوە بە حکومڕانی هەرگیز حکوومەتی هەرێمی کوردستان بەم فۆرمێکی ئێستا هەیەی خێرخوازان ناتوانن متمانەی $1 پێ بکەن بیێدەنەوەی بگا ئەگەر خۆتان لە حکوم من دەتوانن ئەو بکەن بەڵام بێنین هاوتم ئێمە دەستگای خێرخوازی بەخشین سپاسی خواکەم حکوومەتێکی خێرخوازیە حکوومەتێکی خێرخوازیە ئەم داهاتەی دەستگای خێرخوازی بەخشین زۆرتر ببێ خۆی بۆ خۆی حکوومەتێکی خێرخوازیە با حکوومەتێکی خزمەت گوزاریە چێکا بیکا بەڵام من ئەمە حکوومەتێکی خێرخوازی کاری حکوومەتیش نێ ڕەنگە رەخنەوەتان لێ بیرە بڵێن ناڕزاتی دادەمرکێنەوە سندە کاتیشم بزان تاو بووە بڵێن ناڕزایەتەکان دادەمرکێنەوە کاری خەڵک دەکەن حکوومەت خزمەتی خەڵک ناکا بە شێوەیەکی گشتی و من ناچمەوە با بە سیاسیەوە با بڕاو لەو لابێ با سیاسیەکان قسەی لەسەرکەن و ئەوانە نا ئێمە کارێکی ڕۆژانەی خۆمانەکەین بە هەژاران کە حکوومەت ناتوانێت خزمەتیان بکە خۆگە حکوومەت خزمەتیان کا خۆ خەژارەوە زۆرە کە یعنی پێویستی بە دەیان ڕێکخراوی تریژە بێ بۆیە ئێمە وەکو ئەرکێکی دینی ئەرکێکی دینی و ئینسانی ئەم کارە خێرخوازیانەکەین حکوومەت بەڕێگای خۆی باشە وەکو دوای پرسیار ئەم ساڵ 2024 ئینشاءڵڵا بەرەکەت دارتر دەبێت ئینشاءڵڵا پرۆژەتان هەیە بەردەوام معلومی بەڕێستە ئێمە سەرجەم نووسنگەکانمان لە شار و شارۆچکەکانە لە هەردوو پارێزگای هەولێری خۆشەویست و دهۆک لێ کۆمانکردن و سەرجەم نووسنگەکانمان لەوێ مراجعه بە خۆداچوونەوەیەکی پلانی 2023مان کرد چەندمان جێبەجێ کردووە خاڵی بەهێزمان چیە خاڵی لاوازمان چییە هەر لەوێ گفتوگۆیەکی تێر و تەسەلمان کرد بۆی مەجال زۆرتر بێ کردمان بە دوو بەش کۆبوونەوەکانمان پلانێکی تۆکمەماندانا و بۆ هەردوو پارێزگای سلێمانی خۆشەویست و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین نووسنگەکانی ئێرشمان کۆ کردەوە بە پلانێکی تۆکمەوە بە استراتیژێکی نوێوە ساڵی 2024مان دەزاوەتی خوا پشتیوان بێ ئینشاءڵڵا کاری گەورەی جوانی تیاکەین خوا پشتیوانمان بێ خوای گەورە دڵی خێرخوازانمان بۆ کراوە و دەستیان میهرەبان کا لەگەڵمانە ئینشاءڵڵا ئێمە پرۆژەی گەورەکەین سپاس دەکەین کە شێخ فەخرەدین بەرپرسی دەستگای خێرخوازی بەخش سپاسیان بەدەبوون دەکەین خوا لەتان ڕازی سەلامت سپاس بە بینەرانی بەڕێز سپاس باوەڕ هەرانم خواتەنە